هاوپەیمانێتی دژە تێرۆریزم بە سەرکردایەتی ئەمریکا ئەرکەکانی خۆی لە عێراق گۆڕیوە لە هێزی شەڕکەرەوە بۆ ئەرکی ڕاوێژکاری و هاوکاریکردنی هێزە ئاسایشی عێراقیەکان. ئەم ئاڵ و گۆڕەش لە کاتێکدایە لایەنە ناکۆکە سیاسیەکانی ئەو وڵاتە کەوتونەتە خۆ بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. ئەمەش دوو ڕووداوی گرنگی ساڵی 2021 عێراق بوون. دکتۆر هەردیمێد پسپۆڕی سیاسی لە زانکۆی سۆربۆن لە فەڕەنساوە لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. گۆڕینی ئەرکەکانی هاوپەیمانێتی دژە تێرۆر لە عێراق چ جۆرە خوێندنەوەیەک هەڵدەگرێ؟ پێت وایە عێراقیەکان بتوانن بەبێ هاوکاری بەرەنگاری هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم ببنەوە؟ ئەم کاتتان باش کاک باڵێن لە ڕاستیدا پێم وایە هێشتان بە عێراق لە ڕووی سەربازیەوە واتە لەشکری عێراق و دامەرزەکانی تری پۆلیسی و ئاسایشی عێراق باوەڕ ناکەم توانایشی ئەو توان هەبێ لە بەراگاربوونەوەی داعش کە ئەم لەم دوایانەیە وەکو زۆر کەساگەدارم بەڕاستیمە لە نزیکەوە خەرێت چاو لە هەسانەوەی داعشەکەم داعش زۆر بەهێز بۆ بەتایبەتی لە گۆشەی لە سێگۆشەی دیالە و کەرکووک و سلاحەدین ومانە بە بەردەوامی چالاکییان هەیە وە چالاکیەکانی یەکجار زۆرە ژماری چالاکیەکانە تقریبا هەر لە ساڵی ئایندا گەشت بۆ تقریبا 1000 چالاکی وە قوربانیی یەکجار زۆر هەیە و زۆر بەهێز بوونە و خەڵکی جێگاوەیەکی زۆرە لە سوورە هاتوتە عێراقەوە و خەریکی خۆڕێخستنەوەن بە شێوەیەکی گشتی 11 ویلایەتیان ڕێخستوتەوە. بۆیە ئەم یەکێکە لەو ئاڵنگاریە ئەمنیانی کە دێتە بەردەم دەوڵەتی عێراق و حکوومەتی ئایندا لە ئایندا ئەمریکا دەڕوات ئەم لە ڕووی ئەوان تر وەزیفەی شەڕیان تەواو بوو ئەتر ئەم لەمە دو ئەوان وەزیفەی ڕاوێژکاریان دەبێت. بۆیە لەمڕۆ ئەمە تەحەدایەکە ئەبێ عێراقیەکان بە شێوەیەکی جدی لێی بڕوانن و کاری وەکڵن. باشە دکتۆر بخۆ دەزانی ینی لە ساڵی 2021 لە ساڵی 2020دا داواکان ئێژگار زۆر بوون بۆ چوونە دەرەوەی تەواوی هێزە بیانیەکان لە عێراقدا. ئەم داوایە بەڕای جەنابەت داوایەکی عێراقیانەیە یا داوایەکی ئێرانیانەیە؟ بەڕای من ئەم داواکاریانە داواکاریەکان زیاتر داواکاری بڵین ئێران فشار ئەهێنێ لە ڕێی بەتایبەتی لە ڕێی حاجی شعبیەوە کۆمەڵی یەکەی حاجی شعبیەکە ئەوانوێ ئەمریکا لە عێراق ڕۆڵی بەتایبەتی ڕۆڵ و مۆنۆپۆلی سەربازی عێراق ئەمریکا نەمێنێ. چکەوان پیان وایە ئەگەر بە ئەمریکا وەزیفەی لە بەفەشویشی فەرمی وەزیفەی شەڕی تەواو بوو واتە هێزی لەشکری نەما ئەو کاتە زیاتر دەتوانن لە ڕێی حەجی شعبیەوەکانی حەجی شعبیەوە کاریگەریان لەسەر دینامیشی دەوڵەتی عێراق و دینامیکی سیاسی و دامەزگەکانی عێراق هەبێت. بۆی بەڕای من زیاتر داواکارەکان لە ئێرانەوە دێ و ئێران بە سەرۆکاری ئیدارەی ئەم دۆخادا دەنا باشیوشی گشتی با پێم وایە کوردەکان و زۆرێک لە سونەکان و بەشێک لە شیعەکان تا ڕادەیەک پیان وایە هێشتان مانەوەی ئەمریکا لە عێراق بەتایبەتی لە ڕووی سەربازی و ئەمنیەوە گرنگە بۆ ڕووبەڕبوونەوەی داعش و ئەو ئاڵنگاری ئەمنیانی کە لە بەهێشتان ماون. دکتۆر لە ساڵی 2011دا کاتێک کە سەرۆک ئۆباما بڕیاری کشانەوەی تەواوەتیدا لە عێراق زۆر کەس دەیگوت عێراق کرایە سەر دەفرێکی زێڕین و پێشکەش بە ئێران کرا. لەم سەر وەختەدا ئێستا کە عێراقیەکان خەریکی پێکهێنانی حکوومەتی نوێی خۆیانن لە هەڵبژاردنەکاندا پێناچێت ئێران ڕۆڵێکی ئەوتۆی هەبوو بێ. بەڵام بۆ لەمە دوا و لە پێکهێنانی حکوومەتدا و چوونە دەرەوە و کشانەوەی ئەم هێزانەی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا چەندە دەرفەت بە ئێرانەدا کە ڕۆڵی زیاتری هەبێ لە پێکهێنانی حکوومەتدا؟ کشانەوەی ئەمریکا لە ڕووی سەربازیەوە لەوازێ تا ڕادەیەک کایەی ئیمکانی ئێران کەمێ بە فراوانتر کە لە عێراق. بەڵام من بە قەنەعاتی خۆم ئێران ئەو دەسەڵاتەی نییە کە بۆ شێوەیە کە لە دەرەوە بۆی دروست کراوە ئەو قەنەعاتێکی وهەیە لە دەرەوە کە پێیان وایە ئێران عێراق باتە ڕێوە عێراق ستیت کلیان ستیتە ینی بۆتە وڵاتێکی دەوڵەتێکی عەمیری ئێران. ئەمان بەڕاستی ئەم ڕوانگەی هەڵەیە ڕوانگەیە کە زیاتر فەنتازمایەکە کە لە دەرەوە دروست کراوە. دەناگەر ئەوانی کە لە نزیکە و عێراق چاودێری دۆخی عێراقەکان ببینیمە هەڵبژاردنەکانی دوایی هەموو ئەو هێزانەی کە عێراقین و ئێرانین دژ بە ئێرانن دژ بە هەیمەنی ئێرانی سەرکەوتنیشی ئەوتویان بەدەستیانە. سەرکەوتنی ئەم هێزانە مانایشی گەورەی هەبوو پەیامیشی گەورە بووە تا کۆمەڵگەی عێراقی بە تایبەتی کۆمەڵگەی شیعی بینیمان پێش هەڵبژاردنەکانش بینیمان لە کاتی ناویچە خەڵبژاردنەکانی تیشرین بینیمان تا چەند
شیعەکان کۆمەلگای شیعی دژ بە هەیمەنی ئێرانیە و بۆ دەوڵەتیشی عێراقی سەروەری خەباتیان دەکرد. بەڵام دکتۆرە گەر یارمەتی ئێمە نابێ و ڕاستێشمان لەبیر بچێتەوە کە هەندێک لەو هێزە دۆڕاوانە خاوەنی هێزێکی میلیشایی گەورن لە عێراقدا، یعنی هێزی چەکداریان هەیە، هێزی چەکدار بە ئەندازەیەک کە ماڵی سەرۆکوەزیری عێراق بردومانەکەن. گومانی تێدا نیە لەمەدا هاوڕای جەنابتم ئەوان هێزێکی چەکدارین جگە لە هێزی چەکدار و هێزیشی ئابووری چەندها مەکتەبیان هەیە دەستیان بە سەر کۆمەڵە مەلەفی ئابووریا گرتووە، هەروەها مەکینەیەکی ئەعلامی بەهێزیان هەیەواتە تقریباً خەوان سێ دەسەڵاتی گەورن میدیایی ئابووری چەکدار. گومانی تێدا نیە هێزانە کاریگەری خۆیان دەبێ لەسەر ڕوتی سیاسی عێراق و لەسەر ڕوتی دەوڵەت و پێم وایە کارەکەش ئامانجی ئەمان ئەوەیە کەیانەوێ لە دەروی دەوڵەتی عێراق بێنەوە تا ئەیانەوێ هەندێسەی دەوڵەتی ئێران بێن لە عێراق. دوو هەڕەمێک حکوومەتیشی مەدەنی هەبێ، لە دەروی حکوومەتە مەدەنیەش هەڕەمێکی تر هەبێ، هەڕەمێکی ئاینی کە میلیشای خۆی هەبێ، هێزی خۆی هەبێ. ئەبم شێ بێگومان کاریگەریان دەبێت لە داهاتوودا. بەڵێ دکتۆرەردی ساڵی نوێت پیرۆزە و سپاس و پێزانینم بۆ بەشداری لە کورد کۆنەکشنی ئەمڕۆماندا سپاس گوزارم. لێوەش پیرۆز بێ لە خۆشیدا.